قسەکان مەمەوێ بەوە دەست پێ بکەم زۆر زۆر سوپاسی بە ڕێزان لە ڕێکخراوی خاڵ بکەم و زۆر زۆر سوپاسی خانەوادە و بنەماڵەی مامۆستا مەسعود محەممەد بکەم کە متمانە و شەرەفی ئەویان بە ئێمە بەخشی کە ئەرکێکی گەورەی نیشتیمانی بگرینە ئەستۆ، ئەویش بەشداریکردنێکی کەمە لە خستنە بەردیدەی خوێنەرانی کوردستان، خوێنەرانی کورد و خستنە بەردیدەی توێژەران و نووسەرانی کورد لە کۆبەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد. هاوکات ئەمەوێ زۆر زۆر سوپاسی سەنتەری توێژینەوە و دیوانی پەرلەمان و ڕاوێژکارانی ئازیز ئەو لیژنە تایبەتمەندە بکەم کە پێک هاتبوو لە دکتۆر هیوا حەمید، دکتۆر عوسمان عەلی وەیسی و دکتۆر فواد ئەحمەد کە هەرسێکیان لێبڕاوانە ئەرکی کارگێڕی و لۆجستی ئەم ئامادەکردن و خستنە بەردیدەی خوێنەرانی ئەم کۆبەرهەمان گرتە ئەستۆ. لە ڕاستیە ڕەنگە قسەکردن لەسەر بەرهەمی مامۆستا، لەسەر کاریگەری بەرهەمەکان و توێژینەوە و نووسینەکانی مامۆستا، لەسەر پۆلێنکردنی نە لە پسپۆڕی ئێمە بێ و نە بتوانین خزمەتێکی باشیشی پێ بکەین ئەگەر قسەی لەبارەوە بکەین. بۆیە ئەو بابەتە بە شێوەیەکی گشتی بەجێهێڵین بۆ توێژەران و نووسەرانی بوارەکە و بە سوپاسەوە داوایان لێکەین هەم لە قسەکردن لەسەر کۆبەرهەمەکە لە داهاتوو و هەم لەسەر هەر بوارێکی تری کە پێویستە قسەی لەبارەوە بکرێ کۆی پرۆسەکە دەوڵەمەند بکەن. بەڵام ئەوەی تایبەتمەندیەکی تری بیرمەندی گەورەی گەلەکەمان مامۆستا مەسعود محەممەدە و ڕەنگە بۆ دامەزراوەیەکی وەکو پەرلەمان جێگەی بایەخێکی زیاتر بێ ئەوەیە کە خوالی خۆش بێت ئەو 70 ساڵ پێش ئێستا بۆ دوو خولی پەرلەمانی نوێنەرایەتی گەلی کوردستان و وراتی کۆی کردووە لە پەرلەمانی عێراقی و دواتر وەزیر بووە، دواتر لە ئەنجومەنی خدمە پۆستی هەبووە. ئەمە تایبەتمەندیەکە کە گرنگە قسەی زیاتری لەسەر بکرێ، توێژینەوەی لەسەر بکرێ، بۆیە داوا لە بەڕێستانەکەم و داوا لە هەر کەسێکەکەم کە لێرە گوێی لە ئێمەیە لەسەر ئەو تایبەتمەندێتی کەسایەتیەکە، کەسایەتی مامۆستا مەسعود محەممەد ئیشی زیاتر بکەن، توێژینەوەی زیاتر بکەن و ئەم لایەنەی ژیانیشی بە خوێنەرانی کوردستان و خەڵکی کوردستان بناسێنرێ. لەبەرەوەی کە من ئەو نووسەر و بیرمەندانەی کە لە هەمان کاتا سیاسەتمەدار و نووسەر و ڕووناکبیریش بوو بن هەن، بەڵام ژمارەکەیان ڕەنگە بەراورد بە هەر بوارێکی تر هێندە زۆر نەبێ. بۆیە بۆ پەرلەمان ئەوە جێی بایەخە، من لە پەرلەمان نەماوم، بەڵام داواکەم توێژەران نووسەران ئەو ئەرکەش بگرنە ئەستۆ هاوکات داوا لە هاوڕێکانمەکەم لە خولی شەشەمی پەرلەمان، داوا لە سەنتەری توێژینەوە ئەو بەڕێزانەکەم کە ئەم بابەتە بەلایەنەوە جێی بایەخە سەرۆکی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هان بدەن کە لەو بوارەیە کار بکە و هەر ڕووناکبیرێک، هەر نووسەرێک، هەر بیرمەندێکی گەلی ئێمە لە هەمان کاتا سیاسەتمەداریش بووە ئەو لایەنەی ژیانیشی ڕۆشن بکەنەوە، بیخەنە بەردیدەی خوێنەران و بیخەنە ناو کتێبخانەی کوردستانەوە. بە شێوەیەکی گشتی ئەم ئەرکە ئێمە بە ئەرکی تێگەیشتین. سپاسی هەموو بەڕێزانەکەم کە لە بە ئامانجگەیاندنی هاوکارمان بوون و سپاسی ئامادەبوونی بەڕێزی شتانەکەم و هیوادارم سوودی هەبێ بۆ کتێبخانەی کوردی و بۆ نووسەران و بۆ توێژەرانی کوردستانیش هەر بژین و بەخێر بێن سەر چاوە. بە هاوکاری بەڕێز سەرۆکی پەرلەمان و سەنتەری توێژینەوە توانیان بەرهەمێکی گەورەی وەکو کۆبەرهەمی مەسعود محەممەد بخەنە بەردەستی خوێنەران. ڕاستی بۆ ئەمە جێگەی ڕێزە و جێگەی زۆر دڵخۆشیە. ڕێکخراوی خاڵ بە کورتی عەرزتان بکەم لە ساڵی 2015 دامەزراوە. ئەکرێ بڵێ میشەکانی لە 3 بواردا خۆی لە 3 تەوەردا ئەخولێتەوە. خاڵی یەکەم دەرکردنی گۆڤارێکە بە ناوی گۆڤاری خاڵ، ئەوە ئێستا ژمارە 42 لە بەردەستی جەنابتانایە. هەموو جارێ تەوەرە دیاریە کات و داوا لە نووسەر و توێژەرانەکە لەسەری بنووسن. هەنگاوێکە لای بەشێ لە ڕۆشنبیران پیان وایە گۆڤارێکی باشە. خاڵی دووهەم بریتیە لە کۆمەڵە کۆڕ و سیمینار و کەواوەکو لە شارە جیاجیەکانی کوردستانە بە درێژایی ئەم 8 ساڵە بەستوێتی. خاڵی سێهەم بریتیە لە بڵاوکردنەوەی کۆمەڵێ بابەتی ناوازە و
ئەو نووسینانەی کاوەکو ئاماژدارن لە زمنیا ئێمە هەوڵمان داوە دەستکەین بە بڵاوکردنەوەی کۆمەڵە بەرهەم کاوەکو ڕۆژێ لە ڕۆژان خزمەتی گەورەیان بە زمان و ئەدەب و فەرهەنگ و مێژووی کورد کردووە و تا ئێستش خزمەتەکان بەردەوامە کە ساڵی پێشووتر ئێمە کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵمان چاپ کرد ئەم ساڵیش وا شکر بۆخوا کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد چاپەکەین و ئەمڕۆ بڵاویەکەینەوە سەبارەت بە کۆبەرهەمی مامۆستا مەسعود محەممەد جەنابتان ئاگادارن تایبەتمەندی خۆی هەیە مەسعود محەممەد ساڵی 1990 بۆ 2002 کە ژیاوە 50 ساڵ زیاتر خزمەتی فەرهەنگ و ئەدەب و مێژوو کەلتوری کوردی کردووە وازانم ئەو زۆر لەوە گەورەترە ئێمە بتوانین لە مەجلیسا پێناسەی بکەین و جەنابیشتان حتمما هەر یەکێک لە بەڕێستان کۆمەڵە لە نووسینەکانی مامۆستاتان خوێندووەتەوە بەڵام ئەوەی بێ بە تەواوی لە مامۆستا تێبگا وا بزانم زەڕورە ئەو کۆبەرهەمە بخوێنێتەوە ئەو جا تێدەگا مامۆستا چ کەڵەپیاوێک و چ بلیمەتێک بووە دەربارەی زۆربەی ڕەهەندەکان کاتێکەوە وەکو بابەتی نووسیوە مامۆستا پیاوێکی مەوسوعی بووە جەنابتان ئاگادارن لە زۆر مەسەلەی مێژوویی کۆمەڵایەتی بابەتی جیاوازی نووسیوە بەڵام ئەگەر بڵین زیاتر نووسینەکانی مامۆستا لە چ بوارێکدا بووە ئەکرێ بڵین سێ مەجال زیاتر لە هەموو مەجالەکانی تر مامۆستا پێیەوە سەرقاڵ بووە یەکەم بابەت کە دەستی پێ کردووە و هەتاوەکو پێش وەفاتیشی لەسەری بەردەوام بووە بابەتی هزری بووە مامۆستا کە ئەنەما هەروەکو بڵێ بۆ فکر خۆڵقاوە خۆتان لە گەشتی ژیانمە خوێنتەوە تۆ جاریوە بووە بە 6 مانگ و بە چەند ماوەتەوە لە ماڵی خۆیانە خەریکی بیرکردنەوە بووە ئەو زۆر خوێندنەوە و بیرکردنەوە و لەو بنە ماڵە گەورە کە پێگەیشتووە مامۆستایان وا لێ کردووە لە زۆر مەسائلی فکری قسە بکات و لە زۆریشیانە سەرکەوتوو بووە لەم مەجالە مامۆستا کە زۆر بابەتی جەریانەی باس کردووە خەڵکێکی زۆر نەیاری بووە چونکو زۆر جار بە عکسی شەپۆلۆ مامۆستا مەلەی کردووە و خەڵکێکی زۆریش دەستخۆشی کردووە حەقیقەت ئەوەیە نە ڕەخنەگرتن و نە ڕەخنەگرتن لە ڕێلای داوە و نە ئەو مەدحوسەنا کردوێتی مامۆستایان لە خۆ گۆڕیوە بەردەوام بووە هەتاوەکو زۆر بابەتی گەورەی نووسیوە بابەتی دووهەم کە مامۆستا لە مەجای دووهەما زۆر لەسەری ڕۆیشتووە بریتی بووە لە مەجای ئەدەبی جەنابتان ئاگادارن مامۆستا خۆی بۆ خۆی زمانێکی باڵای هەبووە لە مەجارە ئەدەبیەکە کۆمەڵە شاکالی هەیە هەمووتان بێگومان چەپکێک لە گوڵزاری نالی یا دەسەودامای نالی یا حاجی قادری کۆی ئەمانەتان بینیوە مامۆستا زۆر بە شێوەیەکی جیاواز لەسەر ئەوان ڕۆیشتووە ڕەنگ بێت لە مەجارەیشا بە تایبەتی لە حاجی قادری کۆیە لای داوەتەوە بەلای مەسائلە فکری وزریەکانە بەڵام وەهاشی کردنەوەی کردو بۆ ئەوەی با بڵێن نالی یعنی زۆر کەس قەناعەتی بووە و توێتی ئەگەر نالی زینوکەی تۆ نازانێ وەکو مەسعود محەممەد شەرحی شعرەکانی خۆی بکات کاتێک کە تەمەنم 2-3 ساڵ بوو لە بەغدا بێکەوە دەژیان داکم لە چێشخانە سەرقاڵی چێشلێنان دەبێ منیش دەچمە لای داکم هەر دەڵێم دا وەری یاریم لەگەڵ کە وەری یاریم لەگەڵ بکەم ئەو کاتە بەس دایکم و باپیرم لە ماڵەوە دەبن دایکیشم دەڵێ بڕۆ لای باپیرت ئەمنیش لەبەرەوەی زۆر بچووکە تەمەنم تێناگەم باپیر واتای چییە دەڵێ بڕۆ لای باپیرت بابی بابە هەر تێناگەم دەڵێ بڕۆ لای بابە گەورە هەر تێناگەم دواتر بە من دەڵێ بڕۆ لای بابە ئەوی قەڵەمی پێیە بابە قەڵەم کاتێک کە دەڵێ بابە قەڵەم تێدەگەم و دەزانم من تەنها یەک کەسم بینیوە کە هەمیشە قەڵەمی بەدەست بووە یاخود لە گرفانەکەی سەرسنگی بووە ئەو بدەچمە لای بابە قەڵەم و بۆ یەکەم جار دەڵێم بابە قەڵەم و هەتا ئێستاش من هەر بەو ناوە بانگم کردووە تەنانەت براکانیشم دوای من هەر بە بابە قەڵەم بانگیان کردووە خۆشەکەی لەوەیە هەندێک لە هاوڕەکانم لە کاتی بچووکیمدا وایان دەزانین باپیرم هەر ناوی قەڵەمە چونکە من هەمیشە دەمگوت بابە قەڵەم و مستەفای برام جارێکیان کەسێک لە دەرکە دەدا دەڵێ مامۆستا مەسعود لە ماڵە دەڵێ نەخێر لە ماڵ نییە چونکە نازانێ باپیرم ناوی مەسعودە هەر وەی زانیوی ناوی قەڵەمە
مامۆستای خوا لێ خۆش بوو کاتێک ئەو قەڵەمە دەگرێتە دەست بەڵێن بەخۆی و بە خوێنەرانی دەدات کە چی بەڕاست بزانێت ئەوە بنووسێت و تەنانەت وەکو لە یەکێک لە وتەکانی ئامادە بوو کە ڕاستیەک ئەگەر بڵێن باوەڕێکی خۆی ئەگەر دەیان ساڵیش لەسەری بوو بێت ئەگەر بە بەڵگا پوچەڵکرا بێتەوە ئامادە بوو دەستبەرداری بێت ئەوەندە ڕاستگۆ بوو لەگەڵ خوێنەرانی ئەمڕۆ چ ڕۆژێکی پرشنگدارە چ ڕۆژێکی پیرۆزە کە ئەو هەموو ڕاستیە لە کۆبەرهەمێکدا کۆکراوەتەوە بەڕاستی زۆر سپاس بۆ ڕێکخراوی خاڵ کە یەکەمین جارە چاپخانەیەک بەو شێوەیە خزمەت بە نووسینەکانی مامۆستا بکات. مامۆستا مەسعود محەممەد کەسایەتێکی دیاری کووردە ئەوە قسەی لەسەر نییەکەوە خوێنەرێکی زۆری هەیە منیش یەکێکم لەو خوێنەرانەی کە چالاکیمان بۆی ئەنجامداوە لە ڕێکخراوی خوێنەر زۆرمان لەسەری کردیە داخۆ ئەسەفی زۆرمان چەشتیە کە وەکو پێویست کورد نەیناسیە خزمەتی نەکردیە بەرهەمەکانی کۆ نەکرایتەوە خەڵک بەدواداچوون و توێژنەوەی نەکردیە لەسەر کارەکانی بەڵام ئەلحەمدوللا ئەوڕۆ لەو مەراسیمەی گەیشتین بەو ئاواتەی پێمان خۆش بکە خزمەتێکی ئەوها جوان کرایە دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەنکەوە بەشدار بووینە لە کۆکردنەوەی بەرهەمەکانی هیوادارم لێرە بەدوا وەکو ڕێوازخان باسی کرد توێژینەوە و لێکۆڵینەوەی زیاتر لەسەر ئیشەکانی بکرێت لەسەر ئەو کەسایەتیە جوانەی کورد هەموو بەرهەمەکانی ئەوەی عەرەبیشە دیسان تەرجەمە بکرێتەوە بە کوردی بۆ ئەوەی خوێنەری کورد وەکو پێویست ئاشنای بێ بە تایبەت چینی گەنجان کە ئەگەری هەیە وەکو پێویست نەیناسن هەروەها ئێمە وەکو گروپێک کە گروپی گوڵنار بووین ڕۆژێک چوینە سەردانی لەگەڵ نەجلاخانی خێزانی دانیشتین هەموو ئەو بابەتانی کەوا پێویست بوو بیزانین هەموو ئەو شتانی کە نەگوترا بوو جەنابیان پێ ئاشناکردین لەسەر کەسایەتی مامۆستا مەسعود زۆر قسەی لە بۆ کردین ئەو شتانە زۆر گرنگ بوو لە بۆمان کە بڵاومان کردەوە خەڵکێک زۆر باشتر شارەزای ئەو بابەتانە بووکەوە پێشتر پرسیاری لەسەر هەبوو دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزان دەکەم دووبارە لە ئێوەش دەکەم کە ئامادەبوون لێرە بێگومان هەموو ملەتێک کۆمەڵک نوخبەی تایبەتی هەیە لەنێو ئەو نوخبە تایبەتانە نوخبەکان فکرین نوخبەی فکری جیاوازە لەگەڵ عالیم و لەگەڵ مفتی و لەگەڵ ئەوانی تر چونکە نوخبەی فکری لەنێو معاناتی کۆمەلگای خۆی دەژی بۆ نمونە ئەگەر تەماشای ملەتی عەرەب بکەین تورک فارس کۆمەڵک نوخبەی گەورەیان هەیە بۆ نمونە مالک بن نەبی یەکێک لە قوتبە گەورەکانی فکریە بۆ نمونە عەلی عیزەت بیگۆڤیچ یەکێک لە قوتبە گەورەکانی فکریە بێگومان کورد چەندان مفەکری ئاوا گەورەی هەیە یەکێک لەوانە بەڕاستی مەسعود محەممەدە و من پێم وایە ئەوەی مەسعود محەممەد لە قۆناغ و سەردەمی خۆیان کردووی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکراوە وە بە تایبەتی لە هەڵوەشانەوەی ئەو فکرای بڵین چەپەی کە هاتبوو بەڕاستی هەموو عەقڵ و گۆڕەپانی ساحەی کوردی داگیرکرد و بەڕاستی توانی بە لایەنە فکریەکەی هەڵی وەشێنێتەوە بۆیە کۆبەرهەمی مەسعود محەممەد بە تایبەتی خەڵکە مولتەزیمەکە لە هەموو کەس زیاتر پێویستە دیراسەیەکی وردی بوارە فکریەکەی بکە بۆی جارێکی تر ملەتی کورد بەلای چەپگەرایەتی بەلای فکری لادەر دانەڕوە بەڵکو بگەڕێتەوە سەر ئەساساتەکەی خۆی چونکە ملەتی کورد ئەو ملەتە خوێندەوارەیە ئەو ملەتەیە کە لە سەردەمی گابانی کوردی لە شارستانێتی ئیسلامی لە سەردەمی دەولەی سەلاحەدینی ئەیوبی گەورەترین ڕۆڵی جێڕاوە بۆیە مەسعود محەممەدیش تەواوکەری ئەم پرۆسەیە کورد پێش هەموو شتێک بوو و پاش هەموو شتێک بوو یعنی ئەوەلەن و ئاخرن کورد لە کنیبی نمێشکی بوو و بە هەموو ئەو قووەتی کە خۆی دەیزانی و دەیتوانی بیگەیەنێتە جمهورەکەی بڵێن دەیکرد بەس شەرت نییە هەمویان پێیان ڕاگەیشت پێیان گەیشت یان تێی گەیشتن چونکە عالەم هەرێکە و مثلەن هەموو شتێک ناخونەوە هەموو شتێک نازانن هەموو شتێکیان ئاگالێ نییە لەقەدەر تاقەتی خۆی هەتا ئاخر دەقیقە لە حیاتی ئەو هەر خەریک بوو ئەوی کەش دەمێنێتەوە لەسەر جیلی تازە لە نەوە تازەکانی ئێستا دەبێ ئەوان خۆیان خەریک بن بگەڕێن ئیش بکەن فکرکەنەوە فکر مهمترین شتە فکر نابەتەنیا والله من ئەوەندەم کڕی و ئەوەم کڕی و ئەوەندەم هەیە ئەوە ناکا هیچ فکر العقل پێش هەموو شتێک بێت تەفکیر و ئەنجام مێژوی خۆمان بزانین ئەنجام بزانین ئێمە لە چیمان کەمە کورد دائیمەن مشکلەی هەیە چونکە لە زۆر شتی کەمە زۆر شت پەیڕان نەگەیشتین ئێمە حەز دەکەین بیگەینێ بەس هەر ناگەینێ بە سەهلی
ئیشی دەوێت ئەگەرنەوەی نوێ نەیکا کەسی کە نایکات لە هەموو وەختێک مووقفی عینی حاڵ بوو عینی معنا بوو عینی شت بوو عینی هەدەفی هەبوو پێی ناوێت تکراریکەم و هەرچی هاتی تەکنی یا هەرچی دەیناسێ دەزانن هەر ئەوە بووە هەدەفی کورد و کوردستان و ئاسایی لە حیات شەڕ و شتیوا کەم بێتەوە عالم یەکتری خۆش بێ عالم لەگەڵ یەکتر بژیە نا عالم هەر یەکتر بکوژن و خەریک بن ئەوە دوژمنمە و ئەوە وایە ئەوها لە ڕاستیە وەکو تراوە وەکو هەمومان دەیزانین یەکێک لە سەرچاوەکانی معریفە و زانین لای مرۆڤ بریتە لە ئەزمون سەرچاوێکی گرنگی شارەزابوونە سەرچاوێکی گرنگی معریفەیە طبعا لە دوای وحی و لە دوای مەسەلە عەقڵ و کۆمەڵێک بابەتی تر ئێمە کە قسە لە مامۆستا مەسعود محەممەد بە خۆی بە فیکری بە نووسینەکانی بە تێڕاین دەکەین قسە بەشێکی زۆر لە ئەزمونەکەی ئەزمون لە بواری فکر لە بواری ئەدەب لە بواری زمانزانی و لە بواری سیاسەتی عەمەلیش یەکێک لە گەورەیەکانی مامۆستا مەسعود محەممەد ئەوە بووە جیا لە هەندێک نووسەر یا هەندێک فەیلسوف کە لە فەزایەکی میسالیا زۆر نەژیاوە تەنها لە بواری نووسینە لە فەزایەکی میسالیا شت بنووسێ بەبێ ئەوەی لینکێ کۆنتاکتێکی لەگەڵ واقعی عەمەلی هەبێ ئەم دوانەی هەبووە مامۆستا کەواتە ژیانی مامۆستا فکر بووە ئەزمون بووە تێز بووە یعنی کاروباری کردەییش بووە بۆیە ئێمە کە باز لە ئەزمونەکەین هەر خۆی بۆ خۆی شارەزابوون لە ژیانی مامۆستا لە بەرهەمەکانی لە فکری ئەزمونێکی زۆرمانەیە هەیە بەمە ڕێگەیەکی زۆرمان بۆ کورت دەکاتەوە زۆر جار دانیشتن لەگەڵ کەسێکی زانا کەسێکی بیرمەندە لەسەر بابەتێکە قسە دەکەی پرسیار دەکەی ڕەنگە خوێندنەوەی دەیان کتێب لە کۆڵ کاتەوە چونکە ئەو بەرئەنجامی دراسەیەکی زۆر گەیشتووە بەو ڕەئیە فکریە بەو ئیستنتاجە بەو هەڵگۆزینە لەو مەجالەیە مامۆستا مەسعود محەممەد چ فکری چ ئەزمونی هەمووی چۆن لە مەدرسەیەکی گەورن بۆ ئێمە ئەوەندەی کە نووسینەکانی مامۆستا مەسعود محەممەد دەخوێنیتەوە من زۆر معجەب بووم لە پێم وابێ لە چەپکێ لە گوڵزاری نالیا بوو باسی فکری ئەرۆستۆکراتیەکە ڕەنگە ئێمە وەکو مەسەلەی تەبەقە گەرایی وەکو مەسەلەی جانبی ژیانی کۆمەڵایەتی زۆر مرتاح نەبین بەوەی کە خۆمان جیاکەینەوە لە خەڵک یا ئەرستۆکراتیەتێک چۆنەڵێ بخەینە پاڵ خۆمان یا کەسێکی تر بەڵام لە مەجای فکرە واتە تۆ خاوەنی فکرێکی بەرزبی فکرێکی ڕاقیبی متمانەت بە فکرەکەی خۆت هەبێ مامۆستا مەسعود محەممەد پیاوێکی ڕاقی بووە لە مەجای فکرە چۆن ئەڵێ باڵایەکی زۆر بەرز بووە باڵایەکی گەورە بووە بۆیە هەمومان بەڕاستی سوود لە ئەفکارەکانە بینین بە تایبەتیش لە قۆناغێکی دیاریکراوە کە مۆدیلی کۆمۆنیستی بووە کۆمۆنیزمی بووە و ئەم چۆنەڵێ بربەستێکی گەورە بووە و پێش سەردەمەکەی خۆی کەوتووە لە ناسینی ئەو ئەفکارانەیە لە دیاریکردنی خاڵە سلبیەکانیە لە مەجالەکانی تریشە بۆیە بەڕاستی جگە لە مامۆستا مەسعود محەممەد بۆ جیلی تازە زۆر گرنگە پێشینەکانی خۆی بناسێ سەرکردەکانی خۆی بناسێ بیرمەندەکانی خۆی بناسێ بزانێ ئەمانە بە چ ڕێگەیە کارڕۆیشتن چۆن ئاوا گەورە بوون لە ناویشیانە مامۆستا مەسعود محەممەد بەڕاستی قامەیەکی گەورەیە باڵایەکی گەورەیە لە هەموو ئەو مەجالانەیە بۆیە ضرورە ئێمە شارەزای ئەفکار و تەسەوراتەکانی بین چونکە بەڕاستی ئەمانە مەدرسەن ئەم پیاوە گەورانە تۆ ئەگەر بتەوێ بەو ڕێچکەیا بڕۆ ئەبێ بزانی ئەمانە چۆن ژیاون ئەمانە چەندیان خوێنێتەوە چۆن خوێندویانەتەوە چۆن نووسیویانە ئەبێ ئەو خەسڵەتانەی کە پێویستن لە ژیانی بیرمەندێکان نووسەرێکە کەسێکی بە مەبدەئە هەبێ چین تۆ لە ژیانی ئەمانەیە دەستەکەوێت بۆیە بەڕاستی من دووبارەی ئەەکەمەوە چەندێک لە ژیانی نووسین و لە ئەندێشە و فکر و بەرهەمە نووسینەکانی مامۆستایە شتی گەورە و گەوهری گەورە پێی ئاشنا دەبی ئاواش لە ژیانی عەمەلیە کە چەندێک کەسی چۆنەڵێ خاوەن عەزم و کەسێکی مەبدەئی بووە و کەسێکی خاوەن شکۆ و چۆنەڵێ کیبریایەکی تایبەت بووە کە چوو بێتە هەر کایەکەوە کایە عەمەلی بوو یان نووسین جوانی کردووە ئەمە مەدرسەیەکی چاکە بۆ ئێمەوە هیوادارم ئەم کۆبەرهەمەش کە دەستگای خاڵ و ئێمە ژیشێکمان تیا کردووە سەرپەرشتی کردووە بە پایان گەیشتووە ببێ بە هۆکارێک بۆ ئەوەی جیلی تازە یا خوێنەرانی گەنج لەم ڕۆیە بتوانن لینکێک لەگەڵ نووسین و ئەزمون و واقعی ژیانی مامۆستا دروستکەن و ئیسفادی لێ بکەن.